ئازیزانمان لە تەوەری دووەمی پرۆگرامەکەمان بەردەوامی لەگەڵتاندا و باز لە بابەتەکە دەکەین. هەفتەی پێشوو شوێنەوارێک لە شاری سلێمانی دۆزرایەوە بە ناوی حەمامی فاتمە خان بوو کە ئەم شوێنەوارە ماوەی 80 ڕۆژکاری تیاکراوە کە بە هەوڵی مامۆستایانی بەشی شوێنەواری لە کۆلیژی زانستە مرۆڤایەتیەکانی زانکۆی سلێمانی و هەروەها بە هەوڵی خوێندکارەکان توانراوە ئەم شوێنەوارە بدۆزرێتەوە کە لە سەرای شاری سلێمانی بووە و بە هەوڵ دراوە ئەم شوێنەوارە بەرەو لە ناوچوون ببرێتەوە، بەڵام بە هەوڵی ئەم خوێندکار و مامۆستایانە توانراوە شوێنەوارەکە بدۆزرێتەوە و چەندین کەلوپەلی ناوازە و هەروە چەندین بابەتی دیکەی تیادا دۆزراوەتەوە کە مێژوەکەی بۆ چەندین ساڵ پێش ئێستا دەگەڕێتەوە. لەم تەوەردا باز لە گرنگی شوێنەوار دەکەین و باز لەو شوێنەوارش دەکەین کە لە شاری سلێمانی دۆزراوەتەوە، بزانین بابەتەکان چین کە تیا دۆزراوەتەوە و گرنگی ئەم شوێنەوارانەی کە لە شار و شارچەکانی هەرێمی کوردستاندا دەدۆزرێتەوە گرنگییان چییە و عقاریان بەرەو کوێ دەڕات. گفتوگوی ئەم بابەتە دەکەین وەروە زانیاری زیاتر بەتایبەت لەسەر ئەو شوێنەوارەی کە دۆزراوەتەوە لە شاری سلێمانی دەخینە ڕوو با میوانداری دکتۆر زریان حاجی مامۆستای زانکۆ و پسپۆڕی شوێنەوار کە لە سعودی لەگەڵماندایە. سەلامەبی لەگەڵ ئەم خۆباری ناوەزع چۆنە کاکتۆر؟ سپاس بەخوا، بەڵام خۆی تۆزێک باشەی هەیە، هەموو شتێک خراپە نییە، تۆزێک باشەی هەیە بەوەی کە جەواگەی فێنە کردووە تۆزێ و ڕەنگە هەندێک متومێروش لە ناوبەری هەرۆکوی ابن خەلدون لە مقدمەیە لە هەندێک شوێنە باسی کردووە کە خۆڵباری سوودیشی هەیە ئەوەندە، بەڵام بە شێوەیەکی گشتی زیانی هەیە بێگومان. هەموو دار و بەرد و بەسیترینیان ڕەنگە دار و بەردەمی خۆڵبارێ، ڕەنگە و کەسانش کە هەناسەتونیان هەیە بڕاستی باش نەبێ بۆیان کە دەڕووی تەندروستیەوانێت تۆزێک هەناسەتونیان بۆ دروستکە. ئەمانەش هەمووی بەسپاس بۆ خوای گەورە، هەرچی بێ هەر نیعمەتی خوای گەورەیە. بارانێک ببارە بەسەریە زۆر باشە بوو بۆنی ئەو خۆڵش لەگەڵ یا زۆر شتێکی خۆشە بێگومان. بارانی پاییزە و سەرەتای پاییز زۆر بۆنی خۆشە، بۆنی خاچی لێ. زۆر باشە دکتۆر، با بچینە ناو بابەتەکەەوە بزانین گرنگی شوێنەوار خۆی بۆ کۆمەلگای ئێمە بۆ میلەتی کورد گرنگی شوێنەوار لە چیدا؟ بەڵێ سپاسانەکەم. تەمەنەوەی پێشیش کە باسمان کرد ئەو خۆڵبارنیش کە پەیوەندی بە خاکەوە هەیە، بێگومان شوێنەواری شوێنی بە خاکەوە هەیە، چونکە ئێمە لە ناو دڵی خاکە ئەگەڕین کە شتێکی زۆر ناوازە دۆزینەوانەیە و پێشکەشی ئەەکەینەوە بە جیلێکی پێش، یعنی بە جیلی سەردەم. کاتێک کە تۆ لە جیلێکی پێشووترە ژمارەی ئەجگار زۆر باوڵین شتی بایەخ و بە نرخت هەبووە شادوو دەتەوانێت، بەڵام ئێستا بەدەری ئەخیتەوانێت. تەمەن ئەمە هەزاران ساڵە خەڵکانێکی زۆر هەوڵیان بابەتەیان ناوە. یەکێ لەو کەسە زۆر کۆنانە کەسێک بۆ ناوی نابۆئید بووە، نابۆئی دەسەردەمی بابلیەکان نبووە. ئەم کەسایەتیە بیری لەوە کردەوە کە پێویستە ئێمە شوێنەواری پێشینەکانی خۆمان بە دەربخینەوانێ جارێکی کە بهێنینەوانێ و بە دەری بخینەوە خەڵکانێکی زۆر بتوانن سوود لەم بوارە ببینن. ئەوە بۆ هێنایەن و مۆزەخانە یەکەم مۆزەخانە لە مێژووە ئەتوانین بڵێن ئەم پاشە بابلیە دروستی کردووە کە ناوی نابۆئید بووە. لەوە ئیتر مرۆڤایەتی هەستی بەوە کرد کە شانازیەکی باو باپیران و شتانێک هەیە کە زۆر بە نرخن پێویستە ئینسان بە دەریان بخا و سوودیانی وەربگرێ. بۆ دووسێ بابەت یەکەم بۆ ئەوەی کەواتەوە ڕابردوو ببینی داهاتی خۆتی پێڕۆژن کەیتەوە، چکە ڕابردوو بۆیە ئێمە ڕابردوو دەرەخین و ڕابردوو هێنە بەرچاومان بۆی کە داهاتومان ڕۆشن بێ، سوودی لێ وەربگرین، ئەزمموی لێ وەربگرین. یعنی هیچ شتێ بەبێ ئەزممون و بەبێ سوود وەرگرتن لە ڕاستیە ناتوانانی بڵێن بە کەڵکی مرۆڤ نایە ئەگەرات و سوودی لێ وەرنەگری. ئەو کاتە مێژۆکار مێژوویەکە و دایانی. خاڵی دووەمیشیانە ڕاستیا بۆ ئەوەیە کە مرۆڤ بزانێت پێشینەکانی خۆی چیان کردووە. حتا لە قورئانی پیرۆزە خوای گەورە چەندین شوێندا ئاماژە بۆ ئەوەکە کە سەیری پێشینەکانی خۆتان بکەن، کە ئەفەرمێ ئەوە یەسیروا فی الأرض قل سیروا فی الأرض، ئەی پێغەمبەر صلی الله علیه و سلم بفەرموو بڕۆن بەسەر زەوی فانظروا کیف کان عاقبة الذین من قبلهم، بڕۆن سیر کەم زان عاقبەتی ئەوانەی پێشەوە چۆن بووە، كانوا أشد من قوة وأكثرهم آثارا کە پێشەوە هێزیشیان هەبووە شوێنەواریشیان هەبووە. جا لە ڕاستیە من زۆرجار بە خوێندکارەکان ماڵێم کە لە قۆناغی یەک یەنە زانکۆ بەشی شوێنەوار ئەڵێم ئەوانەتان کە ئیلتیزامی دینیتان هەیە خوێندنی شوێنەوار ئەزانن زانستێکی شەرعیشە، ئەڵێم بۆچی؟ ئەڵێم تا بەنەسی ئاەتێکی قورئانی پیرۆز خوای گەورە بە ئەمر بە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ و ئەویش بە ئێمە بڵێ کە بڕۆن بەسەر زەویدا بگەڕێن بەدوای شوێنەوارە، بەدوای ئەوانەی کە لە پێشینی ئێمەیە هەبوون. بۆچی؟ بۆ ئەوەی کە بزان عاقبەتیان چۆن بووە، بە کێ گەیشتون.
و ئەمانە کەواتە بە هەموو شێوازەکان دۆزینەوەی شوێنەوار و باسکردنی شوێنەوار ئەمرێکی گرنگە کە ئێمە پێویستە ڕاستیە لەبارەیەوە بزانین و ئیشی لەسەر بکەین. هەر لەم سۆنگەیەشەوەیە کە ئێمە لە زانکۆکانە ئێستا بۆ نمونە بەشێکمانێ بەناوی بەشی شوێنەوار ناسی هەرچەندە لای ئێمە ڕەنگە نوێ بێ لە شوێنەکانی تری دنیادا تۆزێک کۆنتر بێ وەکو بەشی ئارکۆلۆژی وەشی شوێنەوار ناسی بەڵام بیرمانە چێ لە لای لە سەردەمانێکی زۆر خەڵکانێکان وەکو عەرزم کردن هەر لە سەردەمی بابلیەکانەوە هەبووە لە شارستانێتی ئیسلامیا بۆ نمونە کەسێکمان هەیە کە کتێبێکی داناوە بە ناوی الآثار الباقية عن القرون خالیە کە باسی ئەو ئاسارە ماواناگە کە لە قڕونەکانی پێشوو زانایکی گەورەی ئەیدومەیریە کە باسی ئەوە کات کە ئاثارە باقیەکان کە ئەو شوێنەوارانی کە لە پێشووە هەبوون لە سەدەکانی ڕابردووە چۆن ئێستا ماونەتەوانێ بۆیە شوێنەوار گرنگی و بایەخێکی ئێجگار زۆری هەیە خۆزگە هەمیشە ئەوە خەڵکانێک بەو هەست و سۆزە گەورەیەوە بەدای شوێنەوارەوە بوونایە تا بتوانن خزمەتێکی پێ بکەن تا بتوانن ڕەسەنایەتی خۆیان بپارێزن چونکە بوونی ڕەسەنایەتی بە بوونی شوێنەوارەکانەوەی هەتا ڕەسەنایەتی خۆت نەپارێزی ڕاستیە شوێنەوارەکانیش ڕەنگە نەتوانی بڵین شوێنەوارەکان نەپارێزی ڕەسەنایەتی خۆت ڕەنگە وەکو پێویست بەدەست نهێنی. باشە کاکتۆر کێ لە هەرێمی کوردستان خەم لەم بابەتی شوێنەوارە ئەخوا ئایا ئێمە لایەنی فەرمیمان هەیە و بەتایبەتیش باست لە بەشی شوێنەوار کرد لە زانکۆی سلێمانی ئەوان چ ڕۆڵێکیان هەیە بۆچی ئێوەتانەوێ بە کردداری لە ناو بابەتەکانە بن ڕەنگە زۆر لایەنی ئەکادمی هەبێ بڵێ ئێمە هەر لەسەر کتێبە خوێنینەوە چونکە دوو بابەتی پرسیارێکی زۆر جوانە ئایا زانکۆ حەقی چیە بەسەر ئەم باوەتە تۆ ڕەنگە هەر خەڵکێک پەروەردە بکەیت و بەڕێوەبەرایەتیەکان هەیە بەڕێوەبەرایەتی شوێنەوار هەیە بەڕێوەبەرایەتی تر هەیە کە ڕەنگە ئەو کارە بکەن تەمان بەڕێوەبەرایەتی شوێنەوارەکان درێغیان نەکردووە لە ڕاستیە و خەڵکانی زۆر دڵسۆز و خەمخۆریان تایە و ئیشی زۆر باشیان کردو بۆ شوێنەوارەکان ئەوە شایەتێکە کە پێویستە بدرێت و چەندین تیم بە ساڵانە لە ڕاستیانە ئەم کوردستانی خۆمانەوە لە وڵاتەکانی ترەوە هەم لە وڵاتانی ئەوروپیەوە بە تەواوەتی هەمویان لەگەڵ ئەم بەڕێوەبەرایەتی شوێنەوارەکان بە گشتی هەمویان یعنی هەموو بەڕێوەبەرایەتیەکان هەنە بەڕێوەبەرایەتی گشتیەوە تا بەڕێوەبەرایەتی شارەکان ئیشی زۆر جوانیان ئەەکەن و بەیەکەوە کارەکەن لە یاسای حکوومەتی هەرێمی کوردستاندا کە تازە دەرچووە لە پەرلەمانی کوردستان وازەم دەورەی پێشوو ئەو یاسایە دەرچووە یاسای شوێنەوار دەرچووە یاسای شوێنەوارێکی لە لەقەکان ئەوەیە ئەڵێ چی ئەتوانێت لە بواری شوێنەوارە کار بکە یەکێ لەو خاڵانە کە دیاری کراوە لە یەکێ لە بەندەکانیە ئەڵێ بەڕێوەبەرایەتی شوێنەوارەکان ئەتوان کاریکن و پشکنی بکەن و هەروەها زانکۆکانیش ئەتوان کە بەشە شوێنەوارەکانیان مەبەستە بەشە شوێنەوارەکان و ڕێکخراوە تایبەتمەندیەکانی بواری شوێنەوارناسی ئەتوان کاریکنە و پشکنی بکەن لەو ڕوانگەیەوانە ئێمە حەزمان نەکرد وەکو جەنابتان فەرمووتان هەر لەسەر شێوازی تیۆری بڕۆین بڕێەوە نە ئێمە بەشی ئێمە بە شوێنەوار بەشێکی پراکتیکیە و پێویستە خوێندکارەکانمان مامۆستاکانمان کار بکەن لە بوار ئەو هەموو زانستە کۆکراوەتەوە سەلامت بن ئەو هەموو بەڕاستی زانستە لەلای ئێمە کۆبەتەوە چونکە زانکۆ سروشتی وایە ساڵانە هەموو مامۆستایەکە بێت دووسێ توێژینەوەی زانستی پێشکەش بکە ینی زانکۆ بەردەوام ئەبدەیتە ینی ئەبدەی هەر کەسێک لە زانکۆ هیچکە ئەبێ بەردەوام خۆی ئەبدەیت کاتەوانێت مەسەن دڵنیایی جۆری هەیە خاڵی لەسەرە و بەرزبوونەوەی پلەی زانستی هەیە لە مەسەن مامۆستا یاریدەرەوە مامۆستا پرۆفیسۆر یاریدەر پرۆفیسۆر ئەوانە پێویستە ئەمە توێژینەوەی زانستیە ئەنجا سەرپەرشتی خوێندکاری بەکالۆریۆس خوێندکاری ماجستێر خوێندکاری دکتۆرە ئەمانە سەرپەرشتیارن و گفتوگوی تایە ئەمان هەموو توێژینەوەی زانستین ئەم توێژینەوانش هەمووی پێویستە بە وڵاتانی دنیاوە بۆی کە تۆ بتوانیت ئەبدەیتی خۆتکەی پێویستە تۆش کار بکەیت بە راپۆرتی شوێنەواری تەبێت ئێستا ئەوانی کە عەرزم کردن ئەو تیمە بیانیانی کە دێنە کوردستانەوارێ هەموو تیمە بیانیەکان هەمووی زانکۆکانی دنیان یان لێرە ئیشەکەن هەمویان زانکۆن هیچی هیچ دەوڵەتی نین مەسەلەن زانکۆکانی وڵاتی فەڕەنسا بەریتانیا هەمووی پرۆفیسۆر و ئەوانن کە یان لێرە ئیشەکەن خۆشبەختانە بەشی ئێمەش ئیتر بۆ یەکەم جار ئەم ڕێسکەیەمان وردە شکان بەشی کە بەس تەنها خۆمان ئیشکەین لەگەڵ بەڕێوەبەرایەتی شوێنەوارە ینی بەس تەنیا ینی زانکۆیەکی ناوخۆیی تەنیا خۆی بێ لەگەڵ تیمێکی دی ئەژنەبیانە بێ ئەوە ئێمە دوو جارم کاراکەین جاری یەکەمیان ئەو بوو بەشی ئێمە لە دێکۆن کە نزیکی سەرچنارە تەنها مامۆستاکانمان و ڕاهێنانی تەلەبەکانمان بە سوپاسەوە کە بەڕێوەبەرایەتی شوێنەوار ئەو گردێکیان بە ئێمەدا تاوەکو خوێندکارەکانمان تەمرین یاخود ڕاهێنانی تیا بکەن توانرا کە شوێنەوارێکی زۆر گرنگ بدۆزرێتەوانێ ئەویش کۆشکێک بوو کە گەڕێتەوە بۆ سەردەمی کاشتیەکان 3500 ساڵ بەر لە ئێستا کە شوێنەوار ناسە باشەکانی ئێمە هەر لە دکتۆر دڵشاد زامووە هەر لە مامۆستا بەڕێزەکانی تر کە هەمویان لەو ئیشەیە کاریە توانیان شتی زۆر ناواز و گرنگ لەبێ بدۆزنەوانێ لە ئەنجامی ئەم کارانەیە اینجا
ئێمە لە ڕاستیە خەمخۆرانێکی تری ئەم وڵاتە بیریانەوە کردەوە کە شوێنەواری تر بە ئێمە بدەن تا کاری تیا بکەین. یەکی لەو شوێنەوارانە لە ڕاستیە ئێمە جێ خۆیەتی کە من زۆر سپاسی بکەین کە خانمی یەکەمی عێراق بەڕێز شانازخان کە بیری لەوە کردەوە سەرای سلێمانی بپارێزرێ، چونکە حوشەی پشتەوەی سەرای سلێمانی لە ڕاستیە خەریب و داگیرەکرا و خەریب و بازرگانێکی زۆر دەستی بەسراوگرنەوە بکرێەوە بازار و بە مۆڵ و بە شێوازی چەند دوکانێکی زەرەنگەری و ئەمانەی لێ بکرێت کە لە کاتێکەوە حوشەی پشتەوەی سەرا شوێنەواری تایە هەر زۆر دەمێکە مێژونوس و شوێنەوارناسی گەورەی کورد ماوە سعد ڕەقیب یوسف هاوارەکە ئەڵێ ئەو شوێنەواری تایە تکایە بیکەنەوەیکی لەو شوێنەوارانە کە باسی کرد حەمامی فاتمەخان بووە کە لەوێ حەمامێکە بوو لە ساڵی 54ەوە کاکە تەخت کراوە ئەبێ بدۆزرێتەوارێ حەمامەکە بزانین چی لە شوێنەواری حەمامەکە چی لێ هاتووە یان ئەو شوێنەوازنانی تر چی لێ هاتووە. بە خۆشحاڵیەوە وەکو عەرزم کردن خانمی یەکەم عێراق شانازی برایم ئەحمەد شانازخان کە هات بە ئێمەی وت وەکو زانکۆ یەکەم جار بە دایری شوێنەواری وتبوو، دوایی هات بە زانکۆی سلێمانی وتبوو کە کارێکی وا هەیە حەزەکەین ئێوە وەکو زانکۆ بێن لە پێشەوە ئەو کارە بکەن. ئەو ئێمەش وەکو زانکۆی سلێمانی وەکو بەشی شوێنەوار هاتین دەستمان کرد بەم کارە و تیمێکی پرۆفیشناڵی باشمان بۆ دروست کرد. تیمەکەمان بریتە لە مامۆستا باش هەرە باشەکانی پسپۆڕی ئەو بوارە لە بەشی شوێنەوار و هەروەها بەشێک لە دەرچووە خوێنکارە دەرچووەکانمان ینی ئەوانەی کە دەرچوون ئێستا خوێنکاری ئێمە بوون و خریجن بەشێک لەوانش کە بتوانن لەو بوارە کار بکەن ئاگادارمان کردنەوانێ خۆشبەختانە لە ئەنجامی نزیکی 2 ساڵ کارکردن. ئەوە بوو سەرەتا ئێمە چوین جۆفزیکی ئەو شوێنەمان کرد پاشان بەڵگەنامەکانی بەڕێز ماوە سعد ڕەقیب یوسفمان بەدەستەوە بوو کە کارمان لەسەر کرد. پاشان هاتین خۆمان بەڵگەنامەمان بەدەست خست، بەڵگەنامە لە دەوڵەتی عوسمانی، بەڵگەنامە ئینگلیزی لای ئینگلیزەکان، ئەنجا ئەو زانیاری ئەوانی کە لەسلای خۆمان هەیە کەوتینە بیرکردنەوە و داڕشتنی پلانێکی تۆکمە بۆ دۆزینەوەی ئەم حەمامە لەکوێدایە. لە ئەنجامدا توانیمان لە ڕاستیە کە وردە هەڵدانەوەمان کرد لەگەڵم ئیشەیە یعنی بەڕاستی مفاجئەمان بۆ دەرچوو کە بینامان دۆزیەوە، دیوارمان دۆزیەوە، مەسەڵەن تاقمان دۆزیەوە، شوێنەوارمان دۆزیەوە کە نزیکەی 300 پارچە شوێنەوارمان دۆزیوەتەوە ئێمە لەو شوێنەدا 300 پارچە شوێنەوار کە هەمووی شوێنەواری بابەتی بەنرخن. یەکێک لەوانە ئەو شتەیە کە پێوترێ غیلیۆن یاخود سەبیلی پێوترێت دیارە بۆ جگەرە خواردن یا بۆ جۆرێک لەوە بەکار هاتووە، بەڵام شتی زۆر ناوازە و نەخش و نیگاری زۆر جوانی تایە کە ئینسان سەرسامە بێ کاتێک ئەمانە بینێن. جگە لەوە لەناو ئاوەڕۆکەیە شوێنەوارناسانمان دەستیان دەگرێت گەڕان بە ناویە 2-3 پارچە ئاڵتونی بچووکیشمان دۆزیەوە تومەتر خەڵکە لی کەوتووە یا چۆتنەوە ئاوەڕۆکەوە یا ماوەتەوە. یەکێک لەوانە مستیلەیە یا یەکێک لەوانە گوارە مروانکەیەک یا چەند گۆیەکی بچووک ئێنی زێر ئەوەش بۆ ئێمە زۆر سەرنجڕاکێش بوو چونکە مێژۆکەی ئەگەڕێتەوە بۆ نزیکەی 200 ساڵێک بەر لە ئێستاکە هەر لە شوێنە ماونەتەوانێت. ئەجا ئەو ئاوەڕۆیانی کە دروست کراون ئەو هەوا و سیستەمی ئاوەی کە لەناو ئەو بینایە هەیە زۆر سەرنجڕاکێشین چونکە بەڕاستی بە بۆری گڵێنەیی دروست کراون. بۆری گڵێنەی ینی بۆ کاتە خۆ چیمەنتۆ ئەوانە نەبووە ئەوەی بە بۆری گڵێنەی دروست کراوە و جگە لەوە پەنجەرەیەکی کۆنمان دۆزیوەتەوانێ کاتوان بڵین کۆنترین پەنجەرەیە کە تا ئێستا بەدەستما بێ ئەویش پەنجەرەیە کە گەڕێتەوە بۆ سەردەمی بابانەکان و لە هەمووی گرنگتر لەو شوێنەدا ئێمە بۆ یەکەم جار حەوزێکی جوانمان دۆزیەوە. حەوزەکە بە ساقی وەکو خۆی ماوە نافورەیەکی ئاویتیایە کە نافورەکە لە بەر دروست کراوە شێوازێکی زۆر جوان و ناوازەی هەیە بەڕاستی کە لەسەر کارێزێک هاتوتە ناو حەمامەوە. جارجگە لەوە سیستەمی هەواکێشی تایە هەوا گۆڕکەی تایە واتە هەوا لەناو چاڵێکەوە هاواکە ئەڕوا و لە شوێنێکی کەوەیەتەوە دەرەوە بە چواردەوری ینی ئەو هەوایە کە ڕۆ بە بۆری هەوای گەرم براوەتە ژووری حەمامەکانەوانێ. ئەمە جێگەی سەرسامی ڕەنگە ببڕن بۆ سەردەمی ئێستا شتێکی دروست بێ ینی بڵێ شتی وا هەیە بەڵام بۆ کاتە بیناسازی بەو جۆرە دروست کراوێ ئینسان سەرسامە بێ کەم شتان نادۆزێتەوە. ئەمانەمان دیاری کرد کە بەڕاستی سەرسامی کردین و شوێنەواری زۆر ناوازە و گرنگن وەشتی زۆر باشی تیابوو. هاتینە سەرەوەی کە مێژووی حەمامەکە دیاریکەین. زۆر باشە باسێک لەوە بکەین کە ئایا مێژووی ئەم حەمامە بۆ کێ ئەگەڕێتەوە چۆن زانیتان کەم حەمامە ناوی حەمامی فاتمەخان بووە و چۆن بۆتان دەرکەوت مێژووکەی دەگەڕێتەوە بۆ سەردەما؟ بەڵێ خۆی لە کتێبە مێژوویەکانە باسی ئەوە کراوە کە حەمامی فاتمەخان لەو شوێنەیە بووە.
فاتمە خان ئافرەتێکی بەڕێز و دیندار و ئافرەتێکی چاکی بەڕێزی ئەم شارە بووە. دایکی سلێمان پاشای بابان بووە، خێزانی عەبدوڕەحمان پاشای بابان بووە. عەبدوڕەحمان پاشای بابان سەرباقیەوەی کە میرێکی گەورەی بابانی بووە، زانایەکی گەورەی ئاینیش بووە لەگەڵیا. یعنی ئەڵێ زۆر جار عەبدوڕەحمان پاشای بابان و توێتی من حەزەکەم واز لە ئیمارەت و مەملەکەت بێنم بچم بۆ خۆم لە مزگەوتی گەورە لە شوێنەکان کە دەرز بڵێمەوە بە فەقێکان. توێتی من ئەوم لا خۆشترە. یعنی خۆیان کەسێکی خێرەومەند بووە. چەندین عەبدوڕەحمان پاشای بابان مەشهورە بەوەی چەندین مزگەوتی هەر لە سلێمانیا دروست کردووە. مزگەوتی زۆر لە شارەکانی دەوروبەر لە کۆیە، لە پێنجوێن، لە هەموو شوێنەکانی کە ئەم مزگەوتی دروست کردووە عەبدوڕەحمان پاشای بابان کە سایدێکی مەشهور بووە. خێزانەکەشی بێگومان کە ئامۆزای خۆیەتی کە فاتمە خان بووە. فاتمە خان کچی ئەحمەد پاشا بووە کە ئەحمەد پاشا با بڵێن مامی عەبدوڕەحمان پاشا بووە و خوشکی ئیبراهیم پاشای بابان بووە کە دروستکەری شاری سلێمانە. ئامۆزای عەبدوڕەحمان پاشای بابان بووە، خێزانی عەبدوڕەحمان پاشا بووە. دایکی کێیە؟ دایکی کۆمەڵێک میرە، یەکێک لەوانە عەبدوڕەحمان مەحموود پاشای بابان کە مەحموود پاشا بڵێن کوڕی و دوای مەحموود پاشا اینجا سلێمان پاشای بابان بووە. سلێمان پاشای بابان ئەم هینەی دروست کردووە، ئەم با بڵێن شوێنەی دروست کردووە و سەرباقیەوەی کە بڵێن ئەو سەرای سلێمانی دروست کردووە و فاتمە خان ئەم حەمامی دروست. جگە لەم حەمامە شوێنی کەش بەناوی فاتمە خانەوە هەیە. یەکێک لەو شتانە کە بەناوێتی با بڵێن ئەو کارێزێ پێرن سەرکارێز لە سلێمانیا، گەڕێکی سەرکارێز مەشهورە بە کارێزی دایکی پاشا. کارێزی دایکی پاشا کێیە؟ ئەو کارێزەیە کە فاتمە خان کاتی خۆی دروستی کرد. ئەمە لە یادداشتەکانی مامۆستا جەمال بابانە نووسراوە کە مامۆستا جەمال بابان لە نەوەکانی ئەم سلێمان پاشای بابانە کاتێک بازەکرێت. هەروەها یەکیشکە لەو شتانەی کە بازەکرێت لە بڵێن ژیاننامەیە فاتمە خاندەیە ئەوەیە کە فاتمە خان ئەڵێ من ماوەسا عەبدوڕەقیب یوسف بەڕاستی پێیوتم کە وتی خۆم لە شێخ محەممەدی خاڵم بیستووە. کاتێ شێخ محەممەدی خاڵ و توێتی کاتی خۆی فاتمە خان قەراریان نابوو کە ئەم حەمامە بۆ فەقیهان و بۆ خەڵکانێک کە لە حوجرا خوێن و بۆ ئەوانەی تر هەفتەیەک چەند ڕۆژێکیان بۆ دیاری کراوە بە بەلاش خۆیان شۆن دەوێت لەو حەمامەدا و هەرچیشیان بێ پشتە ئەوێ و بێنەوە. یعنی جارێکە خزمەتێک بۆ فەقیهان و بۆ ئەهلی حوجرە کە تیایە دروست کراوە و ئەو حەمامە لە ڕاستیە کاتێکە ئێستا ئێمە دۆزیمانێتەوە ڕاستە ئەتوانین بڵێن ڕەنگە چەند جارێک سروشتەوەی حەمامە بەکار هاتووە، ڕەنگە یەک دوو جار نۆژەن کرابێتەوە لە کاتی خۆیە. بەڵام لەگەڵ ئەوەیە ئەتوانین بڵین دۆزینەوەیکی ئێجگار گەورەیە کە خسمانەوە سەر هەمان ڕێشکەکەی خۆی. جا لە سلێمانیدا بەوە مەشهورە شاری سلێمانی کە کاتێک گەڕیدا ئەجنەبیەکان هاتوونەتە ئەم شارە بەسی وایان کردو کە شاری سلێمانی شارێکی زۆر پاک و تەمیزە، شارێکە کە زۆر گرنگی بە حەمامەدا و باسی ئەوە کراوە کە حەمامی زۆر تایە. یەکی لەو شتانە کە بازەکری ئەڵێ ئەم شارە بەوە مەشهورە کە حەمامی زۆر تیا بۆ حەمامەکانیشی هێندە سەرسامی کردوین کە مەگەر لە ئەستەمبوڵ یا مەسەلەن لە ئەسفەهان شتی وا هەبێ. ئێمە لە ئەنجامی گەڕانمانە بە شێوازی ئەم هینەیە، بە شێوازی ئەم حەمامە بۆمان دەرکەون نەک لە ئەم شێوازە بەڵکو کۆنترین حەمام کە ئێستا لە ئێران شانازی پێوەکەن لە ماوەیە دانرا بوو. ڕەنگە هاوشێوەی ئێم بیناسازی ئێمە دروست کرابێ لە شاری شیرازە کە ئێستا دۆزی بیشیانەوە ئەینەش بەکارێ لێناوە دایانناوە. بۆ ئێمە کۆنترە ئەوەی ئێمەیان بەڵێ ئەوەی ئەوانیش کۆنە سەردەمی قاجاریەکانە ڕەنگە هاوسەردەم بن بەزەوەی ئێمەش سەردەمی بابانەکانە کە بە کۆکراوەی ئەتوانین بڵین 200 ساڵێکە لە ڕووی هونەری بیناسازیەوە ئەتوانین بڵین زیاترە لە 250 ساڵیش کە مێژوەکەی مێژوویی هێندە جوانی هێواتە لە ڕووی هونەری تەلارسازیەکەەوە کە دروست کراوە. بۆیە بەڕاستی بە هەموو شێوازێک ئەمە کە دۆزراوەتەوە شێوازێکی گرنگە وەتوانین بڵین مێژوویەکی گرنگی بۆ ئەم شارە گێڕایەوە کە جارێکی کە باسی ئەم لایەنە بکە. فاتمە خان بۆ خۆی ئێستا قەبرەکەی لە مزگەوتی گەورەی سلێمانیە و لەوێ قەبرەکەی نێژراوە و قەبرەکەشی دیارە کە لە ساڵی 1854 کۆچی دوایی کردووە. حەمامەکە کەی دروست کراوە وەکو بیرەکرێتەوە وەکو بازەکرێت کە ڕەنگە لە 1830ەکانە دروست کرابێ. 1830 تقریبا یعنی نزیکەی 200 ساڵێک بەر لە ئێستا چونکە ئێستا 1900 بڵین بورن 2025 ڕەنگە 200 ساڵێک بەر لە ئێستا. بەڵام گرنگی و بایەخی ئەم شوێنەوارە لەوەیە کە وەکو وتم لە ڕووی هونەری بیناسازیەوە 250 بۆ 300 ساڵێک بەر لە ئێستاکە و دوو بایەخی زۆر گرنگی هەیە ئەم دۆزینەوەیە. بایەخی یەکەمیان ئەتوانین بڵین ئەوەیە کە توانرا
بۆ ینی ئەم شوێنەوارە بتوانرا کە سەرای سلێمانی بپارێزی لەوەی کە ئیتر لە سلێمانیا بەسەراماوەکو شوێنەوارۆکو مێژووی توانرا ئەوە بکرێ لە پشتی سەرای سلێمانی لەڕاستی ئەوە زۆر گرنگە بپارێزرێ. خاڵی دووەمیشیان مێژوویەکی کۆنی بابانیەکانی جارێکی کە دەرخستەوانێ کە بابانیەکان جگە لە منارەکەی مزگەوتی گەورە لە ڕاستی هیچ شتێکی نەماوە لە سلێمانیە، ینی بابانیەکان ئەوە میرنشینێکی گەورە بوون، حکمیان شاریان کردووە، ماوەیەکی زۆر هەموو خەڵکی باش بوون، میری زۆر باشیانە بووە کەچی کەسیان هیچ شتێک شوێنەوارێکیان شوێنەکە ئەپارێزرێت بێگومان ئیتر شوێنەوارە ئەبێ بپارێزرێ و ئەبێ تاوان بەرنامە زۆر هەیە کە بۆی بەکاربێنرێ ئەوەی ئێمە بیسپێتمان کە ڕەنگە لەمە دواشتی زۆر جوانتریشی بۆ بکرێ وەکو شوشە بند بکرێ خەڵک کراوە بێ هەموو خەڵک بتوانێت بچێت سەیریکە، یانی مەلەو ڕۆژەوەی کە بڕوا بکەن دۆزیمانێتەوە خەڵکانێکی ئێجگار زۆر سەردانەکەن کە ڕامان گەیانەوە نەکرد دۆزم چکەمە دەمێکە ئێمە تقریبا 2 ساڵە خەریبین، بەڵام کارکردنی فعلی لە بیناکە نزیکەی 80 ڕۆژ 820 کاتژمێر لەگەڵ 50 خولەکە خەریبووین، هەنی ئەوە هەمووی بە کاتژمێر و بە ڕۆژ حسێبان کردووە. بەڵام لەو کاتەوە کە ئێمە دۆزیمان خەڵکی کێجگار ڕقەتا خەڵکە زۆر بە تەمەنەکانی شاردێن حەزەکەن بیبینن یادگاریان هەیە لەگەڵەوە چکێمە ئەم حەمامە ساڵی 54 لەلایەن عومەر عەلی کە محافظی ئەو کاتی سلێمانی بۆ تەخت دەکرێت هەڕێک تەوان قوبە قوبەی هەبووە جوان بۆ شتێکی عەجیب بووە لە 54 تەخت کراوە ساڵی 71 ساڵە. ئەم بینایە تەمەن ئەرکێکی قورس بوو دۆزینەوەی بۆ چونکە 71 ساڵە لەژێر خۆڵایە، لەژێر دار و بەردایە، لەژێر قوڕایە، لەژێر چیمەنتۆ و کۆنکرێت و قیر و هەموو ئەمانە بێ هەمووی لابراون تەمە شوێنەوە خۆ بە گرێ دەروانش لا نابرێ هەمووی بەدەست و ئەبێ خەریک بی نەوە شتێکی بچوک دۆزیتەوە بڵێت نەوەکو شتێکی ئێمە ئەوەی دۆزیمانەوە توانیمانە تا ڕادێکی کەم هەم پاراستنێکیان بۆ بکەین واتە بپارێزە شوێنەکەەوە نەبێ هەم بتوانین کە بە دیاری بخینەوە وەکو خۆی. دەستخۆش زۆر سپاس بۆ دکتۆر زریان حاجی مامۆستای زانکۆ پسپۆڕی شوێنەوار کە لەم چاوەڕێ لەگەڵمانە بوو بە هیوای ئەوەی کە لە داهاتووشدا بەردەوام بن لەو کارە جوانانە و ئێمە دەرەنجامەکەیمان بینی و زۆر سەرسامین بۆ مێژوە جوانی کە ئەمڕۆ باستان لێوە کرد.